بەناوی خوای بەخشندەی میێرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتەوە هەم کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسخوازدا بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەینەوە و ڕەوشت بەرزی و ڕەوشجوانی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواز دەبێت. هەموو پێغەمبەران و پەیامە ئاسمانیەکان لە هەر قۆناغێکدا کە هاتوون هاتنەکەیان پەیوەستووە بە دابەزین و داڕوخانی ئاستی ڕەوشت و بەها لە نێو مرۆڤەکاندا. هەر پێغەمبەرێک کە لەلایەن خودداوە هاتبێ بۆ کۆمەڵگەی ئەوە ئەو کۆمەڵگەیە لە هەموو ڕوەکانەوە داڕوخا و خاڵی بووە لە هەموو بەها و ڕەوشتەکان. ڕەوشت بەرزی هێندە جەختی لێکراوەتەوە و هانی مرۆڤەکانی لەسەردراوە دەکرێت ببێتە خاڵی هاوبەشی هەموو ئاینە ئاسمانیەکان. چۆن وانە بێت لە کاتێکا پێغەمبەری مەزنی ئیسلام دەفەرمێ من هاتووم بۆ تەواوکردنی هەموو ڕەوشتە بەرزەکان. ڕەوشت بەرزی دەکرێت بە خاڵی هاوبەشی نێوان هەموو مرۆڤەکاندا بنرێت، چونکە هەموو ئاینەکان بە ئاسمانی و زەمینیەوە هەمویان پێداگری دەکەن لە هێنانەکایی ڕەوشت بەرزی بۆ کۆمەڵگە و هەمووشیان قوتابخانە و نووسینی چڕوپڕیان لەسەر ئەم چەمکە هەیە. ماهاتما غاندی ڕابەری ڕۆحی هیندیەکان دەڵێ ئەوەی محەممەدی بە جیهان ناساند و دڵی ملیۆنان مرۆڤی بۆ خۆی و پەیامەکەی کەمەند کێش کرد شمشێر و هێزی سوپایی دەوروبەری محەممەد نەبوو، بەڵکو ئەوە سادەی و ڕازگۆیی و ڕەوشت بەرزی محەممەد بوو. ئیسلامی گەیاندە ئەو پلەیەی کە کردی یەکێک لە ئاینە زیندوەکانی جیهان. ڕەوشت بەرزی چییە؟ ئاینی پیرۆزی ئیسلام چۆن هانی مرۆڤەکان و شوێنکەوتوانی دەدا ڕەوشت بەرز بن؟ هۆکارەکانی ڕەوشت بەرزی چین؟ کە پێغەمبەری خوا دەفەرمێت هاتووم بۆ تەواوکردنی ڕەوشتە باڵاکان، ئایا مەبەست لە ڕەوشتی پێغەمبەرانی بەر لە خۆی بووە یا دەکرێت کۆمەڵگە ناموسڵمانەکانیش ڕەوشتی باڵایان تێدا بێ؟ سوود و ئاسەواری ڕەوشت بەرزی لەسەر خودی تاک و کۆمەڵگە چییە؟ بۆچی موسڵمانان هەمیشە عیبادەت و پەرستشەکانیان پێش ئەخلاق و ڕەوشت خستووە؟ ئایا ڕەوشتی پەسەند و جوان کاریگەرترین و بەهێزترین هۆکار نییە بۆ کەمەندکێشکردن و بانگەوازکردنی خەڵکی؟ کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی ڕەوشت بەرز و بە ئەخلاقە. لە ئێستادا چ ڕەوشتێکی بەرزی کۆمەڵگەی کوردی لە بەردەم هەڕەشەی لە ناوچوون و لە ناوبردندایە؟ بینەرانی بەڕێز پاش ئەم ناوبڕە لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی تاوتوی تەوەری باس و خواز دەکەین و وەڵامی ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تریش بۆ ئێوەی بەڕێز وەردەگرم. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. مامۆستا عەبدولحەمید بەرزنجی زانای ئاینی مامۆستایان زۆر بە خێرهاتی بۆ بەرنامەی باس و خواست. خۆ سەلامەتتان کاوە ئێوەش دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ یاخوا. مامۆستاگیان تەوەری ڕەوشت بەرزی چەمکی ڕەوشت بەرزی تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواسە. ئاینی پیرۆزی ئیسلامیش بۆ هەموو چەمک و دەستەواژە و ڕێسایەک شتێک پێناسەی خۆی هەیە. بزانین ڕەوشت بەرزی چییە و ئیسلامی پیرۆز چۆن پێناسەی ئەم چەمکەی کردووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. دەستخۆشی لە جەنابەت و لەم برا بەڕێزانە شەکەین، خوای پەروەردگار پاداشی بەخێرتان باتەوە ئینشاءڵڵا. بەڕاستی ئەم باس و خواسێکی زۆر گەورە و گرنگە لە ژیانی ئینسانی موسڵماندا. ڕەوشت بەرزی لە ئیسلامدا زۆر گرنگی پێدراوە. گە تەماشای قورئانی پیرۆز بکەین، ئەو باسانەیە کە قورئانی پیرۆزی ئەدوێ بەگشتی چەند باسێکن. یەکەم گرنگی باسی عەقیدە و باوەڕی ئینسانی موسڵمان کە زۆر گرنگە. ئەمە بەشێکی لە قورئان لەم تەوەرە ئەدوێ. بەشێکی تری بریتیە لە بەسەرهات و چیرۆک و باس و خواسی پێغەمبەران سەڵات و سەلامی خوای پەروەردگارێن لەسەر بێ. بەشی سێهەم لە قورئان کە بەشێکی زۆر گەورە و گرنگە بریتیە لە بابەتی ئەخلاقیات. ڕەوشتی ئینسانی موسڵمان کە معلومی بەڕێزانە کە دەڵێن ئەخلاق ڕەوشجوانی چەمکێکی زۆر فراوانە. هەر ئەو فەرمودەی کە بەڕێزت ئاماژەت پێدا کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ ئینەما بوعیثت لئوتەممە مەکاریم الئەخلاق. تەماشاکەین چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانیدا بەڕاستی ئەمەی تەطبیق کردو. خۆی ئەفەرمێ من بۆ ئەمە هاتم، بەڕاستیش بەرجەستەی کرد. مامۆستا وەکوی لە یەکێ لە پرسیارەکان ئەوەیە پێغەمبەری مەزن سەڵڵاهو عەلەیهی وسەلەم فەرمی بۆ تاوکردنی ئەخلاقەکان هاتووم، مەبەستی ئەخلاقی پێغەمبەرانی بەر لە خۆی بۆ یام ئەکرێ هەموو کۆمەڵگەیەک با ناموسڵمانیش بێ ئەکرێ ئەخلاق و ڕەوشتی بەرز و پەسەندی تیا بێ؟ بەڵێ. مەبەستی پێغەمبەری خوا لە کامەیانە؟ بەڵێ بێگومان
پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام مەعلومەی بەڕێزانە نەو کۆمەڵگەیەکە هات جەهالەت و نەفامی زۆر تیا بوو بەڵام هەندێک قیەم و هەنی ئەخلاقیش هەیە تیا مابوو وەکوێ لە هاوڵان دێتە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ من لە جاهلیەتما کۆمەڵە صفاتی جوان و ئەخلاقی جوانم هەبوو ئەوانە جامەدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی ئەسلەمتە عەلا ما ئەسلەفتە من الخەیری تۆ مسڵمان بوونەکەت بەشێکی هۆکارەکەی ئەو ڕەوشتە جوانانەتە کە تۆ پێشتر لەسەری بووی دەبەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام خوا شایەتی بۆ ئەدا کە بەڕاستی توانیوێتی ئەمە جێبەجێکە وەکو لە ئاەتێک لە قورئانی پیرۆزدا فەرمێ وئینەکە لەعەلا خولوق عەظیم خۆی بۆ ئەوە هاتووە خوای گەورە شایەتێکی بۆدا وەکەفا بالله شەهیدا کە ئەفەرمێ بەڕاستی ئەی محەممەد صلی الله علیه وسلم تۆ لەسەر ڕەوشتێکی عەظیم کە سیغەی مبالغەیە وەکو زانە فەرموویانە ئەگەر ڕەوشت شتێکە بێ پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر ئەوە شەوەیە لەعەلا خولوق عەظیم لەسەر ڕەوشتێکی زۆر گەورە و گرنگی ئەو هۆکارش کە تەئسیری بوو لەسەر ژیانی خەڵکی کە بێن بەرەو ئیسلام بەڕاستی ئەمە بوو خوای گەورە خۆی ڕوونی کردوتەوە فەرمێ فبما رحمة من الله لنت لهم بەڕاستی ڕەحمەتی خوایە میهرەبانی خوایە بەزەی خوایە کە تۆ خاوەنی ڕەوشتێکی جوانی لەگەڵ خەڵکەدا نەرمونیانی لەگەڵیانە بە جوانی مامەڵیان لەگەڵاکەی ولو كنت فظا غليظ القلب كابراكي تورو تندوتيش بويتا لقليان لانفضوا من حولك خلتي لا دور نأمة بويا فرمي فاعفوا عنهم ليبو دبا برانبريان واستغفر لهم داوي اللي خوش بوني عن بوبكا وشاورهم في الامر امانه هم اخلاق جوانيه ما وسا وهروايا ك ڕەوشت بەرزی چوارچێوەیەکی زۆر فراوانی هەیە ینی ئەتوانین بڵێ هەرچی شتێک کە دژی مرۆڤەکان بێ مرۆڤەکان ئازار بدا ئەمە لە ڕەوشت بەرزی ئاجێی نابێت هەر شتێکی ژمایی ئارامی و بەڵام بۆچی ئێستا ڕەوشت بەرزی لە بۆن کۆمەڵێش تا بۆنە پیاوێک بەس ئەوەنەی کە زینایەگەکایان بۆن دزیەکە یەکسەر پێی ئەڵێن بۆنە کەسێکی بێڕەوشت ئایا ئەمانە ڕەوشت بەرزی چییە؟ ئایا ئەمە هەموو شتە لە خۆی ئەگرێ یان تەنها بە نەکردنی شتێک ئەبێتە کەسێکی بێڕەوشت؟ خۆپەداشی بە خێر باتەوە پرسیارێکی زۆر ڕاستە طبعا ئەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام باسێکە ئێمە چەندین جار ئاماژەمان بەمەدا و ڕوونمان کردوتەوە بە تایبەت لە شەکرا خواردنەوەیە لە مەجلیسی مارەبڕینی ئافرەتە کاتێک کە ئاماژەکەن بەو فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە فەرمی ئیذا جاءکم من ترضون دینه وخلقه کات کەسێک کە لە دین و ئەوەی ڕازین بینی خۆی و خوای گەورە وخلقه خلقش بریتێ لە ئەخلاقیاتی ئینسانی مسلمان لەگەڵ دەوروبەرەکەیدا ئەمە بێگومان چەمکێکی زۆر فراوانە ڕازگۆیی ئەخلاق جوانیە دەستپاکی دەمپاکی ئەمجا بەتاوێت ئافرەتێکە کاتێک کە داواکاری دێت لەناو ئەم خولوقانە بە دوای چی ئاگەڕێ ئەڵێ ڕەزیل نەبێت دڵی پیس نەبێ دەیخۆ ئەمانە ئەخلاقی جوانە لە ئیسلامە ئەمانە کە ئینسانێک ئەم سیفەتە جوانانی تیابێ بە ئەندازەوەی لە هەڵ سیفەتێکا کە منکوتی تیابێت ئەوەندە لە ئیمان و باوەڕەکەی نوقسانە و چەندێ لەمانەدا فول بێت وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئاماژەی پێدا و ئیمانەکەی تەواوترە خۆی باسێکە فەرمێ ئیمان هەفتا ئەوە نەبەشە أعلاها كلمة لا إله إلا الله برسلين إيمان وتني لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق لا كمي إيمان أويا كنارحتك لسرقدا لا بي أما أخلاقي جوانا والحياء شعبة من الإيمان حياش كبشيك الأخلاق أفهمي أما بشيك الإيمان كبيقومان إيمان إنسان كمال عبادتي قلبية وعبادتها هنيكي بزبان أنجام أدري هنيكي بكردوا بيوم صاصم هسه كوا كردوا أو بزبان أو تري وتني لا إله إلا الله أو بكردوا إماطة الأذى عن الطريق عبادة قلبية كانش كبون من الصدق يا حياة يا هم أوشتاني تر كأماجي بيكراوة لا تشيا جيبته ولا خلقي جوان أخلاقي جوان كأمانة سرتا كوملشتي قلبية لضلي إنسان بجسبي ولا أسواري أمانة لكارو كدو إنسان رنجداته. بله ما ساسيركين حركاتي بيغمري خاص زايد وزخي بو كسيك وكل دزنيشان كرد بيان بكسيك بتويت أشتا باشتوا سيكين هەمووی لە مەجای ئەخلاقا بووە بۆ نمونە ئافرەتێک بانوێژ و عیبادەت و پەرستشی شکەم بێ بەڵام لەگەڵ دراوسەکە باش و پێغەمبەری خوا فەرمێ ئەچێتە بەش یەکێکی تر بە پێچەوانەوە شتی زۆر جوانی هەیە لە نوێژ و عیبادەت بەڵام ئەوەیە کە گوێی بە دیواری دراوسەکەی ناوە دوو زمانی کردووە مامۆستا ئایا ئەخلاق ڕەوشت بەرزی تەنها بەرامبەر بە مرۆڤەکان ئەکرێ بۆ نمونە ئەو بەسەراتەی کە کابرایەک ئاو بە سەگێکەدا ئەچێتە بەهەشت و کەسێکی ئازاری پشی لێدا ڕەوشت بەرزی تەنها شتێکە لە نێوان مرۆڤەکان یان ئەبێ مرۆڤ بەرامبەر بە هەموو شتێکەی بێ جوانە خۆیم خاڵێم ئەگەر زیاتر لەسەری هەڵوێسە بکەین و ڕابوەستین ئەگەر ئێمە تەماشای عیبادەتەکان کە ئینسان ئەنجامێدا بۆ خۆی پەروەردگار تەبارەکە و تەعالا ئەنجامدانی ئەم عیبادەتانە پەرستنێکی ئینسان عیبادەتێکە بینی خۆی و خوای گەورە تەبارەکە و تەعالا
بەڵام ئالیرەدا ئاماژەیەکی زۆر گرنگ هەیە بەداخەوە لەم ئێمەی مسلمان کۆمەلگە و مجتەمەعی مسلمان گرنگتر گرنگی بەم لایەنە ئەدەین. ئەویش ئەگەر بۆ نمونە ڕوکنەکانی ئیسلام هەر بە نمونە وەرگرین ئەم چوار لە دوای شایەتومان نوێش و ڕۆژوو و زەکات و حەج بە نمونە وەرگرین کە ئەمانە ئیتر لە دوای شایەتومان پیانۆتێ ئەرکانەکانی ئیسلام لە دوای شایەتومان دانە بەدانە گەورەترین عیبادەتەکانە. نوێش کە گەورەترین عیبادەتە بینی ئینسان و خوای گەورە و عمود و فەقەرەی ئیسلامە. بەڵام لە تعریفی نوێژە خوای گەورە فەرمێتی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ڕاستە عیبادەتەکە بینی خۆت و خوا بەس دەبێ ئەم نوێژە لە ئەخلاقیاتی تۆ لەگەڵ خەڵکیە لە فاحیشە و هەموو شتە خراپەکان نامۆکان منکر هەموو شتێکی ناپەسەند ئەوانە ئینسان خۆی لێ پارێزێ. دوێ کاتێ دێتە سەر باسی ڕۆژوو فێرمانەکە کە ڕۆژوو تەنها ئەوە نییە تۆ مەعیدەی خۆ بگریتەوە لە وسەی خواردن و خواردنەوە نەخۆی فەرمێ من لم يدع قول الزور والعمل به کەسێ واز لە درۆ و لە قسەی درۆ ئیشکردن بە قسەی درۆ نهێنێ خوا پێویستی بەو نییە کەوا خۆی تینوکە خۆی برسیکە کەواتە تۆ چۆن مەعیدەی خۆت بە ڕۆژوە دەبێت زبانیش بە ڕۆژوو بێ لە درۆ چکە درۆکردن ئەخلاقی ناشرینە. سێهەمینیان زەکات مەگەر بە نمونە وەرگرین خوای گەورە فەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم. ئەو زەکاتی کە لێوە پێش هەموو شێ بێ ناخی ئینسان پاکاتەوە چکە جار ئەم ڕەوشتە ناشرینانە جارە لە ناخی ئینسانە دروستە بێ و ئاسەوار کرد لە کردەوەکانی ڕەنگەداتەوە. نمونەی چوارەم هەر بە کورتی عەرزەکەم حەج عیبادەتێکە بینی خۆی ئینسان بینی خۆی خوای گەورە و پێغەمبەر صلی الله علیه و سلم من ئەتا هذا البيت هەر کەسی هاتە ئەم ماڵەی خوا کە گەڕایەوە لە گوناهەکانی پابێتەوە ئەو ڕۆژەی کە تازە لەدایک بووە هەرەوەنە کافیە نە خوا فەرمێ فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج. جوێن نەدا دەمەدەمێنەکە قسەی ناشرین نەکە لەمە وەرگرە بۆ يعني حتى يعني كاتي خوای گەورە باسی قورئانەکە إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. کەواتە ئێمە بێ چەندە گرنگی بە عیبادەتەکان ئەدەین لە ژیانی خۆماندا ئەوەندەش گرنگی بە ئەخلاقیاتی خۆمان بین لە نێو کۆمەڵگەدا لە پاشانەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا حتا ئەخلاقیاتی جوان لە بەرامبەر ئەوانەی کە بێزوبانن لە بەرامبەر ئاژەڵان. پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتێک کە لە مەکە ئەڕواتە دەر خۆ شاخێک کە نابیستێ و نابینێ بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمی ئەم شاخە ئێمەی خۆشە و ئێمەش ئەومان خۆش دەوێت. ئەم ڕەحمەتێکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم وفایکەوە بۆ ئەمە هەیەتی یا لەگەڵ ئاژەڵانێکە ئەبوو هورەیرە کە هەمومان ناومان بیستووە ئەباهیر لە چیەوە هاتووە لە خزمەتکردنی پشیلەیەکەوە هاتووە ئەو ئافەتی کە جەنابەت ئاماژە پێدا بوو کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی من بەغایا بەنی ئیسرائیل بەڵام ئاویدا بە سەگی کاتێکەوە بینی تینووە خوای گەورە سبحانه وتعالى لەی خۆش بوو یا ئەو کەسەی کەوا دارەکەی لابن لە ناڕەحەتیەکانە. هەموو ئەمان ئەم دەقانە چی مافێرەکە ئەو مافێرەکەی ئینسانی مسلمان لە پاڵ ئەنجامدانی عیبادەت و پەرستشەکانی بۆ خوای پەروەردگار تبارەکە وتعالى دەبێ ئاسەواری ئەم عیبادەتانە لە ئەخلاقیا دەرکەوێ. کەسێک تۆ ئەبینێ لە شوێنێک نازانێت تۆ نوێشکەری یاچیت بەڵام بە ئەخلاقیات ئازانێت تۆ کەسێکی مسلمانی. بەڵێ ماوەسا بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەربارەی هاوڵانی دەوری خۆیان فەرمێ چاکترین ئەوانەی کە چاکترینەکانی جاهیلیەت ئەمانە ئەبنەوە بە چاکترینی ئیسلام. بۆ نمونە خوای گەورە لە ڕۆژی قیامەتا پێدەچێت لە مافی خۆی خۆش بێ لەوەی کە مرۆڤ نوێژێکی نەکردو ڕۆژوی نەگوتۆ بەڵام لێپرسینەوە دەکات و سزای ئەو کەساندا کە ڕەوشت ناپەسەند بوون و ئازاری خەڵکیان داوە. بۆچی ئێستا زۆربەی مسلمانان بەداخەوە لە کاتێک ئێمە ئەزانی دوای عەقیدە ئەخلاقە اینجا دوای ئەخلاق عیبادەتە بۆچی مسلمانان ڕاستەوخۆ هەندێکیان لە عەقیدە و یەکسەر بازیان داوە بۆ عیبادەت هۆکاری چییە ئەخلاق لە ناو مسلمانانە ئێستا بەداخەوە پشتگوێ خراوە تا ڕادەیەکی کەم خراوەتە دوای عیبادەتەکانەوە. خۆی ئێمە حەقیقەتەن زۆر پێویستمان هەیە بە وشارکردنەوەی کۆمەڵگا ئەو تارانەی کە مامۆستایانی بەڕێز لە جومعەکانە پێشکەشی ئەکەن ئەم بەرنامانەی بەڕێستان کە جێگای دەستخۆشی و جێگای خەمخۆریە کە بە دوای باسوخواستێکە ئەگەڕێن کە کۆمەڵگا لەو کاتەیە پێویستی بەمەیە ئەمە کاری ئێمە ئەوەیە کە ئەم چەمکانە لە خەڵکی حاڵی بکەین چکە بەڕاستی ئێسێمە خەڵکێکمانەیە ڕەنگە زۆر ئەهلی جەماعەت بێت یا دووشەمە و پێنجشەمە بە ڕۆژوو بێ بەڵام ڕەنگە قسە لەگەڵ دایک و باوکی نەکا ڕەنگە چاکەکار نەبێت لەگەڵیانە من کەسێکمانە بێ ئەهلی مزگەوت بێ بەڵام ئەزیەتی دراوسەکەی بات بەڵام سخیلەی ڕەحم ناکات بەڵام کۆمەڵێشتی تایە کە پێچەوانەیە لەگەڵ ئەوانەی کە خۆی ئەیکادیە ئەوانەی کە گوێبیستی ئەبێ چکە هەمیشە مامۆستانی بەڕێز کە ئامۆژگاری ئەکەن لە ئامۆژگاریەکاندا هیچ لایەنێکیان فرامۆژ نەکردووە
کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاریەکی لە هاوڵە بەڕێزەکانی ئەکات سێ خاڵی بۆ دەستنیشانەکە کە زۆر گرنگە. یەکەمینیان خۆت لەگەڵ نەفسی خۆت، دووهەم خۆت لەگەڵ خوای گەورە، سێهەمینیان تۆ لەگەڵ خەڵکی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە فەرمودەیەکە سێ ئامۆژگاریەکە کە ئەم ئامۆژگاریانە زۆر گەورە و گرنگن. ئەوژە فەرمی اتەقی اللەه حەیثوما کونتە، ئەمە بۆ خۆتە لە هەر شوێنێ بووی ئاگادار بە خوا چاودێرە بەسەرەوە تەخوای خوا دەبێ، ئەمە بینی خۆت و خوا. پاشان ئەفەرمێ و ئەتبیع السەیئەتە الحەسەنەتە تەمحوها، هەر کاتی خراپەیەکی کرد چاکەیە بکە بۆ ئەوەی کە خراپەکەت بسڕێتەوە. سێهەمینیان ئەفەرمێ وەخاڵقی الناس بخلق حەسەن، بە ڕەوشتێکی جوان مامەڵە بکە لەگەڵ خەڵکیدا. ئینسان لە ژیانی دنا پێویستە حەقی نەفسی خۆی بات، پێویستە حەقی مافی خوای گەورە بات، پێویستە حەقی خەڵکی بات. باش ئەوەی کاتێکە ئێمە قورئانە خوێنینەوە یا فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر ئەم حەدیثە فەرمێ وەخاڵقی الناس، دەی ناس عامە، مسلمانی تایە، کافری تایە، منافقی تایە، جوولەکەی تایە، دینداری تایە، بێدینی تایە، کە فەرمێ وەخاڵقی الناس، ئەم ناسە عامە، تۆ دەبێ ئەخلاقت لەگەڵ هەموو خەڵکی جوان بێت. یا ئەفەرمێ خەیر الناس ئەنفعهم للناس، چاکترینی خەڵکی کێیە؟ ئەوەی بەسووترینیانە بۆ خەڵک. ئەمە زۆر گرنگە ئینسانی مسلمان لە ژیانی دنیای خۆیدا ڕەچاوی بکات، ئاگادار بێت تۆ هەر ئەوە نییە نوێژێک یا عیبادەتە یا هەر ئەمە ئەنجامەدەی، ئەی ئاسەواری ئەمە لە ژیانی ئێمەدا، لە ژیانی خێزانیمان، لەگەڵ دەوروبەرمان، لەگەڵ ئەو کەسانی ئەیان ناسین، حتا ئەو کەسانی کە نایان ناسین، ئەمانە هەمووی کۆمەڵشتن ئینسانی مسلمان بەڕاستی دەبێت ئاگاداری بێ. بەڵێ مامۆستا وەک گەزانین بە درێژایی مێژووی مرۆڤایەتی خوای گەورە هەر پێغەمبەرێکی بۆ میلەتێ ناردبێ، ئەم میلەتە لەوەچە لە سنگەری پێغەمبەرانیشان نەبوو بێ، بەڵکو زۆر بە پێچەوانەوە دژایەتی پێغەمبەران کراوە، سەر بڕاون و شەهید کراون و ئەزیەت دراون. و تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە هەر غەزایەکیشی ناردبێ ئامۆژگاری کردوون کە چاکەکار بن، ڕەوشتی جوانیان هەبێ، دارەکان نەبڕ، ئەمانە هەمووی ئەخلاقیاتی جوانن. بەڵام هەستەکەین لەم ڕۆژەی ئێمەدا هۆکارێک وای کردووە کە مسلمانان هەر تەنانەت لە گەڕەکەی خۆیان لە کەسێکی نامسلمان، کەسێکە ناملتەزیمە پەیوەندی نەبێت. لە کاتێکە ئێمە ئێستا بۆ نمونە بڵێ مامۆسایەکی ئاینی دەبێت لەسەر مینبەر وەکو خوای گەورە ئەمر بە پێغەمبەرەکە کە بیری مسلمانان بخەرەوە، چونکە بیرخستنەوە سوود بەخشە بۆیان. بەڵام بۆچی مسلمانان ناکۆکیەک یان دیوارێکیان لە نێوان خۆیان و کەسانی ناملتەزیم یا کەسانێکی ڕەوشت ناپەسەند دروست کردووە، ئامادە نین بە ڕەوشتی بەرزی خۆیان یان بە بانگوازکردن بۆ لای ئەم دینە بانگی ئەوانیش بکەن. لە کاتێکا پێغەمبەری خوا لە مەدینە جوولەکەی لێبووە، مەسیحی لێبووە، نازان مشریکی تیا بووە، بەبێ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان تەنانەت دراوسێشیان بووە. ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا نمونەیەکی زۆر جوان، حتا ئێمە تەماشای ژیانی پێغەمبەران کەین. پێغەمبەر نوح سەلامی خوا لەسەر بێ کوڕەکەی کافر بووە، پێغەمبەر لوط سەلامی خوا لەسەر بێ ژنەکەی کافر بووە، پێغەمبەر ئیبراهیم باوکی کافر بووە، پێغەمبەری خۆمان عەلەیهی سەڵات وسەلام مامەی کافر بووە. بەڵام چەندە چاکەکار بووە لەگەڵی، چەندە هەر خوای گەورە سوبحانەه وتعالە لە خوای گەورە پاڕاوەتەوە، گریاوەتەوە، داوای لێخۆشبوونی بۆ کردووە لە خوای گەورە تەبارەکە وتعالە. لەبەر ئەوە گرنگە ئینسانی مسلمان تۆ دینێکت هەیە، دینەکەی تۆ ڕەحمەتە. خوای گەورە سوبحانەه وتعالە خۆی هەر تەماشاکەی لە 350 شوێنە لە قورئانە باسی ڕەحمەت کراوە، باسی ڕەحمەت و سۆز و میهرەبانی و بەزەیی کراوە. پێغەمبەرەکەی کە نادوێتێ فەرمێ وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین صلى الله عليه وسلم، خوای گەورە تۆی نادۆ ببی بە ڕەحمەت بۆ هەموو عالم. جا ئیمامی طەبەری ڕەحمەتی خوای بێ فەرمێ ئایا مسلمان و کافرە گرێتەوە؟ فەرمێ بەڵێ، ڕەحمەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ کافرانیشە. ئەوەی کە ئەهلی ئیمانە ئەوە ئیمانی پێهێنا، ئەوەی کە ئەهلی ئیمان نییە و کەسێکی کافر و بێ باوەڕە پەنا بەخوا، پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر ڕەحمەتە بۆ ئەو، چونکە بەهۆی بێ ئیمانی خۆیانەوە خوای گەورە سزایان نادات. ئەوەتە ئەوانیانوت ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر تۆ ڕازەکەی فأنزل علينا حجارة من السماء أو ائتنا بعذاب أليم، دەی ئەگەر تۆ ڕازەکەی تۆ ئەڵەی سزایەک لە ئارا هەیە، دەی داوەکە خوا سزامان بۆ بارێنێ. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو تا دایکی مادەران عایشە خوای لە ڕزق بێ فەرمێ ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئوحود ناڕەحەتتر و سەختتر هاتۆ بەسەرا؟ ئەفەرمێ بەڵێ. ئەفەرمێ چی بووە؟ فەرمی ئەو ڕۆژەی کە چوون بۆ تائیف بانگی ئەوانم کرد کە ئیمان بێنن، بەڵام ئەوان زۆر بە ناشرینی وەڵامی منیان داوە. کاتێکەوە گەیشتمە قەرن الثەعالیب، تەماشام کرد پەڵە هەورێک سێبەری کرد بە سەرما، کە سەبەرز دەکەمەوە جیبریل لە سەلامی خوا لەسەر بن، وتی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەو فریشتەی شاخەکانم لەگەڵایە. وتی فریشتەی شاخ، وتی سەلامی خوا لێ بێ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام. ئەفەرمێ سەڵام، جوابی سەلامەکەم دا، وتی ئەگەرە دەوێت ئەوان لە نێوان ئەم دوو شاخەدان ئاوا ئەیدەمەوە بە یەکەوە هەمویان لە ناوە بم. ئەوش فەرمووی بەل ئەرجوو
بەڵکۆی کەمون ئومێدەم هەیە لەنەوەی ئەمانە ئەگەر خۆشیان ئیمانێنن کەسانێک پەیدا ببن کە خوا بپەرستن و شەریکی بۆ خوای گەورە بڕادەدەن یعنی لە تەواوی لێبوردەی لە تەواوی ئەخلاق جوانی لەگەڵ کەسێک کە نەیاری بووە کەسێک کە شاربەدەری کردووە کەسێک کە نانی پێ نەداوە یا معلومی بەڕێستانە کاتێک کە ئەڕوا تەمەکە ئەو شوێنەی کەوا دەریان کرد ئیهانەیان پێکە هەر لە شێوی ئەبوو تالیبە خێزانەکەی لەوێ مروە مامەی مرد لەوێ قەراریاندا نەژنیان بنی نەژنیان لێ خوازن نەشتیان پێ بفرۆشن نەشتیان لێ بکڕن بەڵام ئەو ڕۆژەی کەوا ئەگەڕێتەوە مەکە یعنی خەڵک چاوەڕێیە خوێن بڕێژێ ینی شتێکی کارەساتێکی گەورە ڕووبات بۆی فەمە ئێوە چاوەڕێ چین لە من حەقە هەموو مسلمانێک خەڵک ئەم چاوەڕێی لێی هەبێ تۆ من هەر کەسێ لە ناو خێزانەکەی لە ناو بنەماڵەکەی لە ناو دێکەی خۆی ئاوا بیناسیێنن وتی چاوەڕێ چین لە منوتیان ئەخون کەریم وەبن و ئەخین کەریم تۆ برایەکی بەڕێزی ئێمە برازایەکی بەڕێزی ئێمەشی لە وەڵام دەفەمە اذهبوا فأنتم الطلقاء ئەی باشە ئەگەر ئەمە کەسانێکی ئەوەنە خراپەکار بووبن ئەی کەسانێکی ئێمە کە جاری وایە ئەهلی دینیشە جاری وایە مسلمان شوێ مەم ڕەحمەتەمان نییە بووی بەکو جارێ لەسەر شتێکی بەسیط لەسەر شتێکی کەم دەنگ لە یەکتردا ئەبرین دوژمنایەتی یەکترەکەین غیبەتەکەین ئەمانە ئەکەین بەڕاستی زۆر جێی خۆیەتی کەوا بە خۆداچوونەوەمان هەبێ بەڵێ مامۆستا جەناب تاوەکو مامۆسایەکی ئاینی لەوە چێ زۆر ئاگاداری ڕۆژی مسلمانان بن لە ئێستای ژیانی ڕۆژانەی مسلمانان لە کاروباریانە ڕەوشت بەرزی و ڕەوشتی پەسەند تا چەند غیابە و ئایا چۆن ئێمە وا بکەین کە ڕەوشت بەرزی هیچ نەبێ بگاتە ئاستی عیبادەتەکان و هاوشانی عیبادەتەکان بێ بۆی کاتە ئێمە ڕەوشتێکی پەسەند بەرامبەر بە کەسێکی ناملتەزم ئەنوێنین دینەکەی لا خۆشەویست بێ بە پێچەوانەوە نەبینە مایە بۆ بزاندنی دینەکەش لای ئەو زۆر ڕاستە یەکێ لە خواناسانە فەرمێ شەوێکیان دوو برابوو نەفەرمێ دایکی نەخۆش بوو ئەفەرمێ ئەو شەوە دانیشتم قاچیم بۆ ئەشێلا تا نزیکەی دەمە بەیانی ئەڵێ بەیانی براکەم وتی کە زۆر خەریکی عیبادەت بوو زۆر شەو نوێژ و ئەمانەی کردبوو دوعای کردبوو قورئانی خوێندەبوو ئەڵێ ئەم برای پێی دوتی بزانە وەڵڵاهی ئەوەی کە من لە خزمەتی دایکما بووم ئەم شەو بەو کارانەی بۆ عیبادەتانەی تۆی ناگۆڕمەوە چونکە ئەمەش بۆ خۆی عیبادەتە هەنی ئەمە بەشێکە لە ئەخلاقی جوان مامەڵەکردن لەگەڵ دایک و باوکە لەگەڵ کەسە نزیکەکان لەگەڵ ئەو کەسانی کەوا ئێمە لەگەڵیدا ئاژین ئێستا ئێمە لە نێو کۆمەڵگەی خۆمانە حەقیقەتەن زۆر پێویستمان بەمە هەیە تا ئێستا هەنێک لە بەها باڵەکان الحەمدولillah ناو میلەتی خۆمان ناپارێزگاری ڕێکراوە ڕەنگە زۆر قەیران نەبوونی نەهامەتی و ناڕەحەتی بوو بێت بەڵام الحەمدولillah تەئسیری نەکردوتە کۆمەڵگا بەڵام ئێستا بە حەقیقەتەن هەنێ بەرنامە و هەنێ کەناڵ و هەندێ درامە ئەوانەی کەوا تەرجەمە ئەکرێن پارێکی زۆری بۆ سەرەڤەکرێ بەڕاستی کاری زۆر لەسەر ئەمانە ئەکا تەماشاکەی درۆ ئەکا تەماشاکەی خیانەتی زەوجی ئەکا تەماشاکەی ماف و حەقەکان ناپارێزێت لە هەموو لایەنێکەوە ئیش لەسەر ئەمە ئەکا ئەوەی ئێمەی مسلمان کەوا گرنگە خەریکی بین لە ژیانی ڕۆژانەی خۆمانە دەبێ هەمیشە ئامۆژگاریەکانمان لەسەر ئەوە بێت ئێمە لە ژیانی ڕۆژانەی خۆمانە ئەو خەکە ئێمە لەگەژی هەمووی مسلمان نییە هەمووی دیندار نییە هەمووی متتەقی و خواناز نییە خەڵکان ئاستەکانیان جیاوازە ئەوە لای خوا ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم بەڵام لە دنیا مامەڵی ئێمە چۆن بێ لەگەڵ ئەم خەڵکەدا زۆر گرنگە ئێمە تۆجارە دوکانداری جاری وهای کەسێکە مۆزەفێکە کەسێکە هەر ئیشێکی هەیە لە شوێنەکەی خۆیان بەوە بناسرێت بە دەستپاکی بە ئەمینداری بە دەمپاکی خەڵک ڕوو لەو کات جاری وایە کابرا ڕەنگە وەکو تۆش بیر نەکاتەوە فکرێکی تر بۆ چوونە شتێکی تری هەبێ بەڵام ئەم ئەخلاقیاتە پێویستە ئینسانی مسلمان لەگەڵ هەموو کەسێکا هەبێت و لە ناو کۆمەڵگەدا ئەمانە پەخشکات چۆگەر خەڵک وای لێ هات لەسەر ئەم جیاکاریانە ئەخلاق و ڕەوشی خۆی نیشان بدا بەڕاستی ئەو کاتێمە زوڵمێکی زۆرەکەین لە دینەکەمان چکە دینەکەی خۆمان وانە پێغەمبەرەکەمان وانە خوای گەورە سوبحانە وتعالە ئاوای فێر نەکردوین ئەوەی کە خوای گەورە سوبحانە وتعالە خیتابە فەرمێت ئامۆژگاری تۆ بە ئەو کەسانەیە کەوا نەفامن مەگەر خوای گەورە بەکی ئەفەرمێ عیباد الرحمن ئەوانەیە کە ئەفەرمێ ئیذا خاطبهم الجاهلون قالوا سلاما کابرا کە نەفامە خوا فەرمێ جاهلە بەڵام کاتی شتێکی نەشیا و بەسەراکە تۆ بە سڵاو و بە کلمەی جوان و بە ڕەوشی جوان مامەڵی لەگەڵدا بکەیت مامۆستاگیان هەر دەربارەی ئاسەوارەکانی ڕەوشت بەرزی لەسەر کۆمەڵگە بۆ منە خات و عایشەی دایکمان فەرمێ پێغەمبەری خوا قورئانێکی زیندوو بە نێوتانە ڕێیە کرد کاریگەری پێغەمبەری خوا سڵ لەسەر کۆمەڵگەکەی خۆی کۆمەڵگەی مەدینە بە جۆرێک ئەڵێ ئەعرابیەک دێتە مەدینە
ئەوەندە ڕەوشت و قسە و تەنانەت جلو بەرگ و خواردن و بەڕێ ڕۆشتنی سەیدنا ئەبوو بەکر و عومەر و عوثمان ئەوەندە لە پێغەمبەری خوا چوو حتاڵێ یەخەی ئەو سێ بەڕێزە ئەگرێ سڵاوتان لێ بە ئەی محەممەد هەر ئەمەیە بۆمنە شاعیرێکی وەکو مەحویە فەرمێ بە نووری عەکسی پێغەمبەر ئەوەندە منعەکیس بوون غەریبی تازە هاتوو دەیگوت ئەمە پێغەمبەرستانە. ئاسەوارەکانی ڕەوشبەرزی لەسەر کۆمەڵگە چین ئێمە چۆن بتوانین هیچ نەبێ کۆمەڵگەکەمان بکەینە کۆمەڵگەیەکی نزیک لە کۆمەڵگەیەکی پێغەمبەرستان ئاسا. طبعا ئێمە تا چەندە پابەت بین بەم ئاکار و ئەخلاق و ڕەوشتە جوانانەوە ئەوەندە کۆمەڵگەی ئێمە بەرەو بەختەوەری ئەڕوات. بۆ نمونە کاتێکە ئێستا خەڵکی وا لە قەیرانە وا لە ناڕەحەتیە وا لە بێتاقەتیدا ئالم کاتەیە بۆ نمونە ئەخلاق و ڕەوشتە جوانەکان هەمووی گرنگن بەڵام ڕەوشتی بەرزی وەکو سەخاوەت وەکو بەخشندەیی وەکو هاوکاری وەکو یارمەتیدانی خەڵکی ئەمانە زیندووکردنەوەی لەم کاتەیە زیاتر فرای کۆمەڵگا ئەکەوێت. يعني فرموديكي بيغمر إخوة عليه الصلاة والسلام بنمونا أهين موكا أفرمي لأن أمشي مع أخي المسلم في حاجة أفهمي أقل برايكم بيويسيكي هبيت من بروم لقالي بوي جيباجيكم أفهمي بروم لقالي بوي جيباجيكم أمام لا خوش شويسرا وقت لو إلا مزقوتك إخوة ما دو ماني اعتكافكم مزقوتي بيغمر صلى الله عليه وسلم نيوجيك لمزقوتي أوا هزار أو ني مزقوتكاني تر خيري هي مزقوتكاني تر بالسحو أو ني مالا وخيري هي يعني نوێژێکی ئەوێ 2,000 ئەوەنەی ماڵەوە خێری هەیە بەڵام ئەگەر 5 نوێژ لەوێ بکەی ئەگەر 30 ڕۆژ کەمانەکە ئەگەر 2 مانگ بێ بەڵام فەرمی ئەگەر پێویستی براکەم جێبەجێکەم ئەوەم لەلا خۆشەویسترە بەڵام ئەو کاری بۆ ئاسانکەم بۆی عولەما فەرمون هەر کاتێ پێویستیەکەیتەوە بۆ جێبەجێ نەبوو بزانە پێویستی کەسێ بۆ جێبەجێکە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من كان في حاجة أخيه هەر کەسێ بەدەم پێویستی براکەیەوە بێت خوای پەروەردگار بەدەم پێویستیەکانی بەدەم یارمەتیەکانی ئەو بێ و هاوکاریەکە یارمەتیەدا بۆیە یعنی بە گوێرەی کات بە گوێرەی زەمن جاری وهایە خولوقێکی جوان ئەخلاقێکی جوان زۆر دەوری هەیە لەسەر خەڵک حتا ئێستا ئێمە جاری وا هەیە وا ئەزانین خێر بەس بە پارە ئەکرێ بەس بە بەخشینی ماڵەکرێ بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت تەبەسسومک فی وجه أخیک صدقة زەردەخەنەی تۆ بەرامبەر بە برایەکی مسلمان ومە سەدەقەیە لا تحقرن من المعروف شيئا لە چاکەدا هیچ شتێ بەکەم مەزە مەڵێ جا ئەوە چییە ولو أن تلقى أخاك بوجه طلق کە گەیشتی بە براکەت بە ڕوویەکی جوان بە ڕوویەکی کراوە جاری وایە ئەم ئەخلاق جوانە تەئسیر لەسەر کابرا هەیە بۆچی خوای گەورە فەرمێ ادفع بالتي هي أحسن ئەوەی خراپەی لەگەڵاکردی تۆ چاکەی لەگەڵاکە فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم ئەوەی دوژمنایەتێکی زۆر هەیە لە بەینتانە وەکو دۆستێکی خۆشەویستی لێدێ کاتێک کابرا خراپێکی بەرامبەر کردووی یا ئەبیسی تۆ باسی کردو ڕۆی بەلایە سەلام عەلەیک ئەڕوا بەلاتە سەلام لێ ناکە سلام عليه فلانە کەزەوە ئەڵێ نامەبینەوە سەلاما لێ ناکەی هەر لە خۆ دوو قسەی خۆشی لەگەڵ کە و سوحبەتێکی لەگەڵ کە و کابرا وای لێدێ هەر لە خۆ لە وەڵای نەمزانێ و فلانە کەس وایە جاری وایە خەڵکی مسلمان هەندێک کەس ڕەنگە تێکەڵی نەبێ وازانێ زۆر عەبوسە یا مەرحەبای کەس ناکە یا جوابی کەس نادات و یاگە پرسیارێکی هەبێ وازانێ زۆرێک ئەڵێ تخوا پرسیارێکم هەیە زۆر خەجاڵەتم و پێویستمە و ئێبرا ئەوەی بۆچی فەرموو بزانم شتەکە چییە بەڵێ مامەسا ئەکرێ موسڵمانێ لە کۆمەڵگا بانگخواز نەبێ نووسەر نەبێ ڕیشی نەبێت تەنان لەوە چێ عیبادەتی نەبێ بەڵام ئەکرێ بۆ نمونە بە ڕەوشتە جوانەکەی ببێتە گەورەترین داعی لە گەڕاکێ خۆی هەر بۆ نمونە سەیدنا عومەرە فەرمێ بانگەواز بۆ ئەم دینە بکەن بە بێدەنگی وتیان بێدەنگی چێ فەرمی بە ڕەوشتە بەرزەکانتان ئەو ڕەوشتە بەرزانە کامانن کە مرۆڤ ئەتوانێت بەبێ ئەوەی بانگەوازیشیان بۆ بکا بەبێ ئەوەی بڵاویان بکاتەوە دڵی خەڵکی بۆ لای دینەکەی خۆی کەمەند کێشکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ خوای گەورە کەسێکی خستە بەهەشتەوە سەمحا إذا باع سەمحا إذا اشترى سەمحا إذا اقتضى ئەم پیاوە لێبوردە بوو سەماحەت و لێبوردەی شیعاری ئەوە لە کڕینە لە فرۆشتنە لە کاتی دادوەرێ لە هەموو کاتێکە ئەم پیاوە لێبوردە بوو لە بەرامبەر خەڵکیە فەرمێ خوای گەورە سوبحانه وتعالى لەسەر ئەوە خستە بەهەشتەوە جا برادەرێ شتێکی بۆ باسکردم هاتوچۆی سینەکە وتی هەنێ شتم داوا کردبوو لەوێ هەر کارتۆنێک لەوانەی داوام کردبوو 20 عەدەدی تیا بوو وتی کە بۆیان هێنان بۆ ئێرە تەماشام کە تەمەن مامەلەگەر کابرایە کە هیچ دینی نییە خوا ناناسێ وتی کە بۆی هێنام هەموو کارتۆنی 30 عەدەدی تیا بوو وتی دوای ئەوە چوومە لای یەکەم جار کردمە سوحبەت دەرێ وتم کاکە من داوای 20م کرد بوو تۆ 15 تایە کابراوتی جا بتان ژمادە ئێمە هیچمان لەسەر نییە و تازە ئێمە ناردوومان وتی دوای پێم وەڵا سوحبەت دەگەم بەڵام
ئێوە من لە بری 20ەکە ئێوە 30 دانەتان تێکردووە زیادەکەی بای چەنێ با پارەکەتان بمێ ئەڵێ کابراوە سەیری کردم و زۆر سەری سوورما لەو مووقیفەی کەوا لە منی بینی ئەڵێ پێشەر هەنێجار باسی خوا و ئیسلامم بۆ کردبوو باسی پێ ساسم بەس تێ نەئەگەی لەمانە ئەڵێ ئەو کاتە پێم وتم ئەوەی کە من باسم بۆ کەتی ئیسلام ئەمە دینەکەم فێری کردم ئەوتی ئەم جا تێگەم ئەڵێ ئەو مامەڵەی کە تۆ ئەیکەی لە خوارەوە نووسراوە ئەوەندەی داوە ئەوەنەشی پارە لە لاماوە تا ئەوەنە ڕۆژە بێت دەفعیکە وتی ئەمە بۆ من نانووسی ئێستا جاروە چەندین دەفتەر دۆلاری لامە لەسەر ئەو سیقەیەکەوە ئەو جارە دروست بووە ئەم پیاو بەچی داعوە بانگەوازی کرد بە ئەخلاقی جوانی بە سیدقی بە ڕازگۆیی بە مامەڵەیەکی جوان ئێستا ڕەنگ کرد کەسی وای وڵە جا باشە کابراایکی کافری بێدینی وا خۆ گەر ئینسان پارەکەی بخوا چ گوناحبارێکە بێت نە ئات و كل ذي حق حقه و هەموو کەس حەقی خۆی هەیە ئەوە لە لای خوای ئەو چۆن مامەڵەی لەگەڵاکرێت تۆ چۆن مامەڵە لەگەڵاکرێ بەڵام ئێمە زۆر گرنگە ئەڵێ فڵانە کەس مۆزەفێکە لە دایرەیەکە بەڕاستی ئیشەکەی زۆر بە پاکی ئەەکە ئەو ئیش پاکیە ئەوە بە خۆی داوەکردنە ئەوە بە خۆی بانگەوازکردنە نە کابراڵێ مەچۆ بەلای فڵانە کەس ئەخەسە بیسومانە بەنا بەخواڵە کەسی وا هەیە وەڵاهی کە نەچوو بۆ حەج مەعامەلەی باشتر بوو کە ئەوەی نەکردبوو ئەخرمە زۆر خەتەمە زەرەر لە دینەکەی ئەدا ئینسانە بێ زیاتر خۆی بپارێزێ کاتێک کە ناوێکی هەبوو ناوبانێکی هەبوو سامە نەخۆشیە کە بەداخۆی مەهومان ئەم گلەیە ئەکرێ حتا ناموسڵمانەکانش ئەم گلەیە ئەکەن کابرا لە بازاڕە ڕۆژتا ئێوارە بوون بە ڕادیۆکەی گوێ لە قورئانەگرێ یا گوێ لە وتاری مامۆسایەکی ئاینەگرێ بۆچی هەر گلەیە ئەکرێتەوە کە هەر ئەم خودی ئەم کەسەیە لە بازاڕ بێتە مای دەستبڕینی خەڵک و غەشوخیان بۆونە یەکێگەڵێ خوای گەورە لە قورئان 3 جار وەیلی بۆ کەسەکان بەکارنەوە یەکیانەوە هیچ تایبەت بە نوێژە نوێژ لەوە چێ بەشێکی ڕەوشبەرزی بێ بەڵام دوانەکەی تر یەکیان ئەوەیە کە ناو ناتۆە لە خەڵگەنێ و نازانم ئەو شتانە بۆ خەڵک یەکیانەوەیە کە کێشانێکی تەلازوەکەی بۆ نەهینە ئەمەش دوو ڕەوشتی بەرزی کۆمەڵگن کە بەداخەوە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە برەویان پێدراوە هەم کەمکێشی و خراپکێشی بۆ خەڵک هەم ناو ناتۆرە لە یەکترنان بۆچی ینی ئەمە هۆکارەکەی چییە کە ئێستا کابرا گلەی لە حاجیەکە کابرا گلەی لە کەسی مسلمانەکە هەر بازار بە شێوەیەکی گشتی هەر مسلمانان بەڕێوەی نابن چی وای کردووە کە خەڵک بۆ منە ئامادەوێک بێ بۆ قورئان بگرێ وتار بگرێ بەڵام کاری پێ ناکە خۆی بە ئەندازەی نزیککەوتنەوەی خەڵکی لە قورئان و لە بەرنامەی خوا لە سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەوەندە ئاسوودە ئەبن بەڵام کەم حاڵی بوون لە دین ئەمە زۆر زەرەر ئەدا کەم حاڵی بوون لە دین ئێستا کەسی وا هەیە ڕەنگە وا بزانێ ئیسلام بریتە لە عونف بریتە لە توندوتیژی بریتە لە مامەڵەی ڕق لەگەڵ خەڵکیدا کەسێکی تر کە کەم فەهمی هەیە جۆرێکی تر حاڵی ئەبێ هەر ئەو دوو نمونەی کە جەنابە باسێکە زۆر تەواوە خواردنی ماڵی خەڵکی چۆن حرام کراوە کەسایەتی ئینسانی مسلمانیش ڕێزدارە لای خوای گەورە سوبحانەهو وتعالە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمێ هەر کەسێک بەرگری بکات لە برایەکی مسلمانی لە کاتێکا کە خۆی لەوێ نییە حقا على الله أن يعتقه من النار مافە لەسەر خوای گەورە خۆی کردوێتێ ماف لەسەر خۆی نەک ئێمە کردبێتمان خوای گەورە کردوێتێ ماف لەسەر خۆی کە گەدەنی ڕزگار کات لە ئاگری دۆزەخ ئەو کەسە خۆشی لەوێنی ئەمە بەشێکە لە ڕەوش جوانی ئەمە بەشێکە لە ڕەوش بەرزی حقیقەتەن ئێمە لە کۆمەلگە و مجتەمەعی خۆمانە زۆر پێویستمان بە خۆداچوونەوە یعنی حاڵی بوون لە دینەکەمان ئێمە چۆن کۆمەڵێ شت هەیە لەو عیبادەتانی کەەوە ئەنجامی ئەدەین زۆر گرنگە زیاتری شەوڵ بێن ئێمە حاڵی ببین چونکە کەسی وا هەیە قەولێکی هینە ئیبن مەسعود فەرمێ هەر کەسێک نوێژەکەی لە خراپە دووری نەخستەوە بەردەوام لە خوای گەورە دوورەکەوێتەوە جاری وا هەیە ڕەنگە ببێتە هۆکاری ئەوەی کابرا خۆم قسە غەڵەتە ئەڵێ مەڵای مادەم فڵان کەزا من هێش هەر ناکەم خۆمە قسەیەکی غەڵەتە بەڵام بۆ ئەمە داوە بەدەست کابراوە بۆ ئێمە کەسێکی مسلمانە لە هەر شوێنەکا بێ نمونەیەکی جوان نییە بۆ دینداری بۆ ئەخلاق ئەم نمونانەمان الحەمدولیلا زۆرە بەڵام جاری وا هەیە ئەم نمونانەشمانێ خەڵکێک هەیە کەسێکی دیارە خەڵک ڕەنگە ڕاوێژی پێ بکە ڕەنگە هاتوچۆی مزگەوت و ماڵەکانی خوا بکە خەڵک ئالەم بوارە و زیاتر گلەی لێکە ئەلەو هەموو گوێ لە ئامۆژگاریەگەری بۆچی تەئسیر و کاریگەری لەسەر نییە مامۆستا هەر بەر لە ئەوەی کە پێغەمبەری خوا ساسە وەحی بۆ بێت و بێتە پێغەمبەری خوا هەر لە مەککا یەکێک بوو لە بەڕەوشترین پیاوانی مەککە خەڵکی ئەمانەتیان لای ئەو دانا ئەگەچی کافریش بوون یا بۆ منە ئەو کۆڵی ئەو پیرەژنە هەڵەگرێ دوایی پیرەژنەکەڵێ کوڕم وەسیەت بێ شوێنی ئەو کەسە سەرگەردان نەکەی کە ناوی محەممەد ئەڵێ وەڵام من خودی محەممەدم
بەم ڕەوشتە بەرزە ئەبێتە موسڵمان لە کاتێکا پێغەمبەری خوا لەوە چێ هیچ ئەحکامێکی دینی نەیە نابێت لەوە چێ ڕیشی نەیەشتبێتەوە لەوە چێ جلو بەرگێکی تایبەت بە موسڵمانەتی خۆی لەبەرا نەبوو بێ هەست ناکەی ئێستا موسڵمانان بۆ نمونە بەر لەوەی کە ڕەوشتی پەسەند لە ناخی خۆیانە بڕوێنن بەر لەوەی کەوا ڕەوشتی جواب بە کاڵایە بکەنە بەری خۆیان زیاتر گرنگی بە شتە ڕواڵەتیەکانەدەن ینی کابرا بەلایەوە ئاساییە بڕوا حەج و عەمرەیە بکات و ڕسمەکانی دانێ بەڵام دراوسەکەی برسی بێ یان دراوسەکەی لێی ناڕازی بێ یا خێزانەکەی لێی ناڕازی بێ هۆکاری ئەمە چییە کە موسڵمانان وەکوڵێ وازیان لەمە هێناوە بۆ شتە ڕواڵەتیەکان پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمووی خوای گەورە سوبحانە وتەعالا تەماشای ڕواڵەتی ئێوە ناکات تەماشای نیەت و کردەوەکانتان نەکات تۆ بە ئەندازەی چەنە نیەتت پاکە نیەتت ساغە بە ئەندازەی چەنە کردەوەکانت ساغە بۆ خوای پەروەردگار تەبارەکە وتەعالا خۆی ئالێرە گلەییەکەی ئەم گۆڕانکاری بۆ لە ئێمەدا دروست نابێ بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە ناو مجتەمەعێک هات کەوا خەڵک چۆن بوون یعنی ئەو ژیانە هەمومان بیستومانە مافی ئینسانەکان تیایدا چۆن بوو چۆن مەیدانی ئاژەڵ فرۆشتن هەیە مەیدانی کۆی لە فرۆشتن هەبوو ئینسان مامەڵەی پێوە ئەکرا اینجا لە بوار و قیەمەکانی ترەوە بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چۆن گۆڕانکاری لەم خەڵکەدا دروست کرد چۆن خوای گەورە سوبحانە وتەعالا کاتێ باسی مەشروبی کرد کۆتاییەکەی فەرمووی فەجتەنیبوه لێی دوورکەونەوە یا ئەی فەرموو ئینتەهوو وازی لێبێنن ئیتر ئەمانە وا پەروەردە بووبوون وازیان لێ ئێهێنا چونکە یعنی ئاوێتە بووبوون لەگەڵ ئاەتەکانە لەگەڵ فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەگەڵیدا ئەژیان ئەمە ئەوانی دروست کرد کاتێکەوە سەحابەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بە ماوەی 10 ساڵ یا 12 ساڵ سوورەی بەقەرە لەبەرەکات ئەمە هۆکارەکەی چی بووە کە لە بەرێکان نانێک دروست دەکات و داوەتی دروست دەکات و سوورەی بەقەرە لەبەرەکە یان یەکێ لە خواناسانی سەلەفە کە باسی دەکات کە ئەفەرمێ ئەوانەی هەموو قورئانن لەبەر بۆ نزیکەی 6 کەس بوون لە هەواڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام وەفاتی کرد لە حەجەج الوداع نزیکەی 100,000 سەحابە هەبوو ئەفەرمێ بەڵام زۆرترین کەس ئەفەرمێ 6 کەس هەموو قورئانیان لەبەر بوو و ئەوەی کە سوورەی بەقەرە و ئالی عیمران لەبەر بووە لە ئەعلەمترینی سەحابە ئەژمێررا ئەی ئەوان هەڵوێستیان چۆ بوو ئەفەرمێ ئەهاتن دە ئایەتیان نەخوێن فێری ئەبوون شارەزای ئەبوون لەبەریان نەکرد عملیان پێ کرد دعوەیان بۆ کرد ئەمجا ئەهاتن دە ئایەتی تر فێرە بوون ئەو کاتە ئەبوونە نمونەیەکی قورئان یعنی قورئان چۆن ئیمامی عومەر خوا لەعزەبێت جەنابەت ئاماژەت پێدا کاتێکە یەکێ لە هاوڵانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە مەجلیسی ئیمامی عومەرا دانیشتە ڕۆژە براساکەی پێ لەڵێ مامەگیان ئەو بۆ حەزەکە منیش بێم بۆ لای خەلیفەی موسڵمانان ئەفەرمێ بەیانی ئەڕۆین وەرە کە دەچێتە لای ئیمامی عومەر ئەڵێ و برازیان بۆ لای تۆ هاتووە کە ئەکەوێتە قسەکردن دەزەکا بە قسەی ناشرین بەرامبەر بە خەلیفەی موسڵمانان و هەڵوێستێکی زۆر ناشرینە نوێنێت ئیمامی عومەر خەریکە بێتاقە دەبێت خەریکە تۆڕە ئەبێت ئەم سەحابە ڕزە جێک ئاەتی پێ لە فەرمێ خذی العەفوە وأمر بالعرف وأعرض عن الجاهلين أفهمي إمام وقافا عند كتاب كأو آتي بيست تواو يكسر دانش يتروازي هنا جاء جعفر كوري محمد رحمة الله عليه بدا فرمي أم آية باسي مكارم أخلاقك حيش آية يغنية بقدر أما روشت جوانا كاني كوب بيتو كخوا فرمي خذي العفو تو عفو ليبودي أو كبا في شيء خود وأمر بالعرف حشيشتي تشاكتو فرماني بيبكى وأعرض عن الجاهلين كاكا كري خلقي نفهم به نزان به ما في تو نزاني حقي تو نزاني لو انشتي هلو برامبر كا پشتی تێکە مەگەر نەبوو لە زەمانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام کاتێکەوە عەبایەکی لەبەرا بووە ئەم حاشیە و قەراغەی زۆر زبر بووە کاتێک کە دێ ناڵێ یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم جا هەنێ لە ئاەتەکانی قورئان ئەدەبی ئەعرابیەکانی دائەدا لا تجعلوا دعاء الرسول كدعاء بعضكم بعضا کاتێ بانگ پێغەمبەرەکەن صلی الله علیه وسلم وەکو یەکێ لە خۆتان بانگکەن ئەو بانگ پێغەمبەر مەکەن محەممەد کابرا عەرابی دێ یەکسەر جبەکەی ڕائەکێشێت یا محەممەد لەو ماڵەی کەلاتە بەشم بە ئەوەنە زبرە بێت ڕێک ئاسەواری لە مەلی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەرەچێت بەڵام تەماشایەکی ئەکات و زەردەخەنەیەکی بەرامبەرەکات جا وأعرض عن الجاهلين کەسێکە نەفامە کەسێ نەزانە دەی ئەخۆ ئالم کاتێ قیەمی ئینسانی موسڵمان دەرەکەوێت لەم کاتێ ئەخلاقی ئینسانی موسڵمان دەکە کاتی ئەو هەڵە ئەکا بەڵام تۆ چاکەی بەرامبەر وەکوڵێ دەستەواژەیە یا تێگەیشتنێ لە فەرمودەکانی پێغەمبەری خوا هەیە صلی الله علیه وسلم
کە لە زۆر لەو فەرمودانە ئەفەرمێ بۆ منە لە ئێمە نییە کەسێک ئەم شتە بکە زۆربەی ئەوانەی کە پێغەمبەری خوا فەرمیەتی فەلەیسە مینایە لە ئێمە نییە هەمووی پەیوەندی بە بەها و قیەم و ئەخلاقیات و فرۆشتن و مەعاملە ئەو شتانەوە هەیە ئەمە چه ئاماژەیەکی تایە ئایا ئەکرێ بۆ منە وەکوڵی ئەم بازنەیە ئێمە با بڵێن بازنەی عەقیدە و بازنەی عیبادەت و بازنەی ئەخلاق ئەکرێ ئێمە مسلمان لەو بازنەی ئەخلاقە جارە بەرینە دەرەوە تاوەکو ئەم ئەخلاقە ناپەسەندە لە خۆی دانەماڵێ و دانەڕنێ بە هیچ شێوەیە بۆی نێبێتە ناو بازنەی ئەخلاقەوە یان چه ئاماژەیەک لەما هەیە کە پێغەمبەری خوا فەرمێ فڵانە کەس لە ئێمە نییە تا ئەم کردەوە ناپەسەندەی تیابێ جوانە خۆی فەرمایشتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هەنێ جار تەرغیبی تایە هەڵنانی تایە هەنێ جار تەرهیبە ترساندنی تایە ئەوە تا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چەندە نمونەی جوانە هێنێتەوانێ کاتی باسی بەهەشت دەکات کاتی باسی بەهەشت دەکات فەرمێ یەکەم خاڵ لەوانە کە فەرمێ تدخل الجنة بیسان فەرمێ ئەفشوا السەلام سڵاو بکەن یا فەرمێ ئەطیبی الکەلام وشەی جوان بڵێ کەلیمەی جوان بڵێ ئەو فەرمی خانوو هەیە لە بەهەشتا لە ناوەی دەرەوەی دیارە لە ناوەی دەرەوەی دیارەوتیان ئەمە بۆ کێ فەرمووی لیمەن ئەطاب الکەلام کەسێ وتەی جوانە وشەی جوانەڵێ کەسێکەوە سەلامەکە کەسی ئەطعەمە الطعام ئەمە هەمووی ئەخلاق جوانیە هەنێ جار ئەم تەرغیبە بەکارهێنێ هەنێ جاریش ترساندنە ئەفەرمێ لە من نییە لە من نییە یا ئەفەرمێ سوێن بەخوا ئیمانی نییە سوێن بەخوا سەحابە زۆر خەمیان لێدێ چێ ئیمانی نییە الذي لا يأمن جاره بوائقه ئەوەی کە دراوسەکەی ئەمین نەبێت لە ناڕەحەتیەکانی یا فەرمێ ئیمانی نییە کێ الذي يشبع وجاره جائع بجنبه خۆی تێرە دراوسەکەی برسیە ئێسمە جارێ کەسی وا هەیە لێ بۆم پێویستی بە ئاو بووە ئەلێ دراوسەکەم بیری هەیە چوم تەنکەر ئاوم کڕیوە دێمە کارەسات نییە یعنی خۆ ئەم ئەخلاقیاتە جوانانە کەسێ ئەگەر مسلمانیش نەبێ حەد بە هینی خۆی نازانی ئەمە یارمەتیدان هاوکاریکردن شتێکی جوانە کاتێکا کابرا ئەو بە سەگێگەداچێتە بەر زۆر مرۆڤێک با دەستنیلەوەچە دەستنوێژیشی پێ زۆر ڕاستە یەکی جاری ئاو یەکێکە ئەلما والکەلە والنار هاوبەشن لە خەڵکی هاوبەشە تێ و ئاگر و ئاو لە وەرگا و بەڵێ ئەمە کەس بۆی نییە کابراکەوا مەنعی کات ئەنەمە بۆ نمونەیەکێکە لەوانە یا فەرمێ لەیسە منا من غشنا فليس منا کەسێ غەش ئەکات لە ئێمە نییە دەی خۆ ئەمە فێڵکردن لە خوا نییە ئەمە ئەخلاقیاتی بینی خەڵکیە کابرا بۆ منە شتێگە فرۆشێ تۆ بە سیارەکەدا بە شوێنێک کاڕۆی میوەیە زۆر جوانیدا ناوە خۆدیا خێزانەکە دەڵێ هاتخوا بچۆ هاو میوەیەکە جوانە کە ئەیبەیتە ماڵەوە بەس لەوە نییە ئەمە ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەستی کرد بە ناو گەنمەکەیە ژێرەوەی تەڕ بوو فەرمی ئەمە چییە وتی باران لێدا فەرمی ئەوەت بۆ نەخستۆتە سەرەوە تا خەڵک بزانێ یا لە ئێمە نێ کەسی ڕەحمی نەبێ بەرامبەر بە بچووکتر خۆ ئەمە ڕەوشتی جوانە کابرا تەماشاکەی بە کەسێکی زۆر باشیە زانی کەچی لەگەڵ بچووکێکە لەگەڵ منداڵێکە ڕەحم و سۆزی نییە من پێغەمبەری خوا عەلەیهی سڵام مەگەر کاتی نوێژ ناکە ئەڕواتە سوجدە هەر ئەمێنێتەوە سەحابە ئەڵێن یعنی دڵیان شتێکەکە بۆ ئەوە نە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام مایەوە دوای ئەوە فەرمێ وەڵڵا کچە زاکەم بوو هاتە بۆ سەر منم یاریەکە دوو حەزم نەئەکرد کەوا هەڵی سێنم ويوقر كبيرنا جا فمي لأيما نية كسي رز لخوي جورتر نقري دي خو أما شر أخلاقياته كواته هم ترغيبه كان في غمري خو عليه الصلاة والسلام هلنا كان فيرمانا كان بهج بو أو كسي باداش خو بو كسي كم كارة شاكان بكان لبرانبري شات أم أسلوبي بكان هنا بوي أقدار ما نكاته وانه إنسان مسلم خوي لم روش ناشنا نفارز روشت برزي هندا مكانتك جوري ممنا بيريالك جوري كسيد قطب رحمة فمي لام سەیرە کە جیهادکردن لە ڕێگەی خوا نەبووەتە فەرزی شەشەمی دینە کەمان کاتێک پێغەمبەری خوا هەر سری و غەزایەکی ناردبێ لەوەچە 7-6 ئامۆژگاریکردن هەمووی پەیوەندی بە ڕەوشت بەرزی و ئەخلاقەوە هەیە جارێ نابینی پێغەمبەری خوا لەوەچێ ئەوەندە گرنگی بە نوێژکردن و نازانم ئەو شتاندا بێ دارمە بڕن سێبەرەکان کوێر مەکەنەوە کانیاوەکان وشک مەکەن نازان پیر مەکوژن مناڵ مەکوژن ئافرەت مەکوژن کەنیسەکان کاول مەکەن ئەم شتانە بۆچی ڕەوشت بەرزی ئەوەندە گرنگ بووە ئایا یەکێکە لە کاریگەرترین و بەهێزترین ئەو هۆکارانەی کە ئێمە بتوانین خەڵکی بۆ لای خوا بانگەواز بکەین پێی ئەو فەرمایشەی جەنابەت فەرمە قسەیەکی لە زانایانم بیرە هێنێتەوە کە فەرمی ئەم ئیسلامە ئەوەندەی بە ئەخلاقی جوان پێگەیشت و تەئسیری کرد لەسەر خەڵکی ئەوەنە بە چەک و جیهاد و تێکۆشان کاریگەری لەسەر خەڵکی نەبووە خەڵک ئەگەر بە زۆر مسلمان بێ منافق و دوڕووی لێ دەرەچێ پەنا بەخوا بەڵام خەڵک کە بۆ خۆی بە حەزی خۆی ئیسلامی هەڵبژار تەئسیر و کاریگەری ئەخلاقیاتی مسلمان لەسەری بوو
بەم ئەخلاقیەتە جوانە مسلمان بوو ئەبێتە کەسێکی باش. دایمە ئەو کەسانەی کە جاهلیەتێکیان دیوە لە نەفامیە ژیا و نخوای گەورەی دایەتی داون زۆر باش دەستیان بە دینەکەەوە گرتووە. ئیمان عومەر خوای ڕەزای فەرمووی زۆر جارێ فەرموو لەگەڵ ئەوانەیەدا چونکە ئەوانە دڵیان زۆر نەرمە، ئەوانە دڵڕەقیان چەشتووە، ئەوانە خراپەیان چەشتووە، ئەخلاق ناشرینیان چەشتووە، ئێستا کە دێنە ناو ئیسلامەوە ئەو ئیسلامی کە خوا ئەیەوێت. ئێستا ئێمە جاری وا هەیە ڕەنگە کەسی وا هەیە بۆی کەوا بێ بەهەشت بەدەست بێنێ ژیانی دنیا لە خەڵکا بە دۆزەخ. دەی خۆ پێغەمبەری خوای سەڵام کە هاتووە جاری ئەم دنیای کردوتە بەهەشتێک، ئەمجا بەهەشتی دوا ڕۆژی بەدەستدەهێنن لە ناو مجتەمع و کۆمەڵگەی خۆیە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەمانەی پەروەرد دەکرد لە نێو یەکتریدا. یعنی کە سەحابە یەکێ لە هاوڵانی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ لە کۆتایی جەنگێکا ڕۆشتم تا بە دوای مامەمە ئەگەڕام ببینم ئاخۆ ماوە یا ئەگە بریندارە وەزعی چۆنە. فەرمێ کە گەڕام لە ناو بریندارەکانە بینیم زۆر خەڵتانی خوێن بوو، زۆر ناڕەحەت بوو. ئەڵێ من نیشانی ئاوم پێ بوو مامە گیان ئاوت بەمێ؟ ئەڵێ ئاوا سەری لە قان. وتی بەڵێ. ئەڵێ ویستم ئاوەکەی بۆ بەم هاوڕێیەکی کەسێک لەو لاوە ئەیوو بە حاڵ هەناسەی دەرەچوو. ئەڵێ ئاوە بەسەر ئاماژەی کەروتی بیبە بۆ ئەو. ئەفەرمێ کە ڕۆیشتم یەکێتر لەو لاوە. سبحان الله جات تەماشام ئەخلاقیاتەکە کە ئیسلام فێری کردو حتا لەو مەیدانها کابراکەوەتا حاڵەتی سەرەمەرگە، بەڵام ئێشتا براکەی لە یاد ناک. ئەمە زۆر گرنگە. ئەم مەفهومانەم چەمکانە دروستکردن لە کۆمەڵگە. ئاسەوارە چاکەکانی ڕەوشبەرزی لەسەر کۆمەڵگەوە زانیمان و جەنابتان ئاماژتان پێ کرد. بارودۆخی کۆمەڵگەیەک چۆنە کە ڕەوشبەرزی تایە غایب بێ، کە بەدڕەوشتی و خراپە و ڕەوشتی ناشرین تیانەوێ. ئێمە ئەزانین هیچ کاتێک خوای گەورە کۆمەڵگەیەکی بۆ منە خاپور نەکردو هەتا ڕەوشتی ناپەسەند تایە بڵاو بێتە. بۆ منە هەتاڵێ پێغەمبەران نەهاتون کوفر بڕوخیان بەڵکو زوڵم ڕوخیان پێغەمبەران. ئیبن تەیمیە فەرمێ خوای گەورە میلەتێک یا دەوڵەتێکی کافر بەڵام دادپەروەر سەرەخا دادپەروەر ئێزان یەکێکە لە ڕەوشتە جوانەکان با کافریش بێ، بەڵام میلەتێکی مسلمان ئەڕوخیانەیە کە زوڵم تیانە بێ. ئاسەواری خراپی نەبوونی ڕەوشتی جوان لە کۆمەڵگات چییە و ئایا ئەم کۆمەڵگایانە بەرەو داڕوخانە بات؟ بێگومان کاریگەری خراپی زۆرە بە گوێرەی ئەو کەسانەی کە ئەم ڕەوشتە خراپانە جێبەجێ ئەکەن. بۆ نمونە ئەگەر لە چین و توێژی سەرەوە بێت کە پێ ئەوترێ دەسەڵاتداران، ئەگەر لەوێەوە ئەم بابەتی ئەخلاقیەتە جوانە ئەوان ڕەچاوی نەکەن ئەوەی کە ئیسلام فێرمانەکە و قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام فێرمانەکات، ئەمە لەسەرەوە زەرەرێکی زۆر لە کۆمەڵگا ئەدا. دیارە ئەویش طبعا ئەوانەی بەرپرسن لە وڵاتە بۆ ئەوترێ مەسئول، یعنی ئەبێ پرسیاری لێکرێ، ئەبێ لێی بپرسرێتەوە، ئەبێ محاسبە بکرێ. ئەو کەسە پێش هەمووشت بەرپرسە لە ئەخلاقیاتی مجتەمەعەکەی خۆی، لە ئەخلاقیاتی کۆمەڵگاکەی خۆی. کاتێکەوە وەزارەتی ڕۆشنبیری هەیە ئەبێ متابعی گۆڤارەکان کات، دەبێ متابعی ڕۆژنامەکان کات، دەبێ متابعی کەناڵەکان کە ئەو شتانەی ئاشتی کۆمەڵایەتی تێگەدا، ئەو شتانەی زەرەر لە کۆمەلگا ئەدا، ئەو شتانەی کۆمەلگا هەڵەوەشێنێ، دەبێ متابعی ئەو شتانە بکات. ئەنجا دوای ئەوە دێتە خوارەوە. کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوانش بە هەمان شێوە ڕۆڵێکی گەورەیان لە ئەستوی ئاخۆ خەڵکی کۆمەلگا بەرەو چاگە بن یا پەنا بەخوا بەرەو خراپ. دوای ئەوە دێتە سەر ناو تاکی ئێمە. ئێستا ئێمە لە ژیانی خۆمانە ئێمەش مەسئولین. کاتێک کە خراپە ئەبینین ئەم خراپە زاوە سەر کۆمەلگا تەئسیری خراپی لەسەر هەمومانە بێ. کەس نەڵێ دەزەگرم بە کڵاوەشتەکەی خۆم و بابانەی بە ئاگرە سوورە لە خۆم دوورە یا نەسیحەتێکێکەکە کوڕەڵێ کاکە چێتە قەبری کێوە. ئەمە نابێ ئەمە قسە و دروشمی ئینسانی مسلمان بێت. چونکە خراپەکە هات واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة. خراپەکە کە بڵاو بۆ وەکو جەنابەت ئاماژەت پێدا ئەو کاتە دێت ئەبێتە سەبەب و هۆکاری بۆی کە کۆمەلگا و مجتەمەع لەناو بچێ. ینی ڤیدۆیەکم بینی لە یەکێ لە وڵاتانە کەسێک کە بۆ منە سەیارە لێی ئەدا، ئەوەی کەوا بە دەوری ئەڕوات چەندین خەڵک بەلایە ئەڕوات کەسدا نابەزێ بڵێ بزانام ئەمە کێیە سیارە لێدایمە لە چه حاڵەتێکایە. یعنی ئینسان کە ڕێزی نەما کە ئەو قیامە جوانانەی کە ئیسلام فێری کرد نەما لەخۆ کابرا ئیسلام هیچ ڕێزێکی نامێنێت. بەڵام لە ناو خۆمانە ئیسلام چۆن فێرمانەکە؟ هەڵێ کەسێک نەخۆش بوو
بڕۆ سەردانیکە کەسێ مرد لەگەڵی بڕۆ بۆ سەر قەبران حتا پێ ساڵم کاتی ئامۆزاکەی مرد بە دراوسەکانی فەرموو ئەوان مەشغوڵن بە پرسە بەڕێکردنی بۆ سەر قەبرانمانە ئێوە ئیصنعوا لآل جعفر طعاما خواردنیان بۆ دروستکەن ها لە کاتی پێویستی ئیسلام فێرمانەکە یعنی لە هەموو لایەنێک لەو کاتەوە کە ئەفەرمێ حەقی مسلمان لەسەر مسلمان ئیذا لەقیتەهو فەسەلیم عەلەیهی کە پێگەیشتی سڵاوی لێ بکە پێویستی بە ئامۆژگاری بۆ ئامۆژگاری بکە بانگی کردی بڕۆ بەدەمێەوە ئەمانە هەمووی کۆکەرەوەی ئەخلاقە جوانانە کۆمەڵگەی کوردی ئەلحەمدوللا کۆمەڵگەیە کە تا ڕادەیە ڕەوشتە باڵەکان تایە زیندون و هەر برەویان هەبووە بەڵام لە ئێستادا جەنابتان وەکو زانایەکی ئاینی گەورەترین ڕەوشتێک کە لە بەردەم هەڕەشەی لە ناوچوون و نەما نابێ لە کۆمەڵگەی خۆمانە و شوێنێ شتێکی خراپ جێگەی بگرێتەوە ئەو ڕەوشتە بەرزە کامەیە یەکێ لەو شتانی کە ئێمە زۆر گرنگە کۆمەلگا پەیوەست و بەهێزی کابریتێ لە متمانە ئێستا ئەم متمانەیە کە نەماوە ئەها ژیانی خەڵکی لێ داوە تێکداوە بۆ نمونە نەبوونی متمانە لە بینی دەسەڵات و لە بینی خەڵکی لە خوارەوە باشە نەبوونی ئەم متمانەی ئەو شتێگەڵێ ئەم باوەڕی پێ ناکە ئەم شتێگەڵێ ئەو باوەڕ بەو ناکە تا دێت نەبوونی ئەم متمانەیە نێوان ڕەفیقەکان تێگەدا نێوانی ژن و مێرد تێگەدا نێوانی خەڵکی تێگەدا یعنی دروستکردنەوەی سیقە و متمانەمە لە نێوان خەڵکیە کارێکی زۆر گەورە و گرنگە اینجا یەکێتی لەو شتانە خەڵک وای لێبێت یعنی خەریکە بەزەی نامێنێت یعنی ئەمە هەنێ شت هەیە الحەمدوللا تا ئێستا باشمان هێناوە بەڵام گرنگە ئێمە بزانین ئەم سەبەبانە چین ئەم هۆکارانە چین کێ وای لە خەڵک کە دۆکەوای لێ هاتووە ئێستا کەم ڕۆژ ئەگینا ڕۆژانە چەندی جارە بیستینەوە کەسێک ئەوە تیرۆر کرا ئەوە کەسێک کوژرا ئەوە کەسێ سەر بڕا ئەوە کەسێ دەرمان خوارد کرا ئەوە کەسێ مناڵەکانی سزادا ئەوە کەسی ئەوەی کرد ئەخەمە بێ ڕەحمیە وای لە هاتوو ئێستا هەواڵەکان پڕبوون ئالەمانە بە دوای ئەوانەیە ئەگەرە لەکوێ شتێکی وابوو بێت باسی کات بەداخەوە کاتی بەرنامەکەم تەواو بوو زۆر سپاس دەکەین و خۆشحاڵ بووین کە لە بەرنامەی باس و خوازدا ئامادە بووین خوای گەورە پاداشی خێرێش بات و دوعای خێرتان بۆکەین خوای گەورە میهرەبانی ئەوەی سەرکەوتوو کات و لەشتان ساکە ئینشاءالله بینەرانی بەڕێز بەم شێوەش هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەی تر بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرین لە شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ